ئەو کاتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم بۆ ئەوەی جارێکی تران بە خزمەتتانە لە بەرنامەیەکی تری ڕاوێژدا. ئازیزان، ئەمڕۆ چواری مانگی خەرمانانی 1401 هەتاویە بەرامبەر لەگە 26 مانگی ئوتی 2022 زاینی. بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بەسەر ڕووداوانەی و ماوەیەک لەوە پێش، یعنی چەند ڕۆژ لەوە پێش لە کوردستان ڕوویدا. ئێوەی عزیزی شەتوانن لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 0046 7 26 16 764 لە ڕێگەی واتسابەوە پەیوەندیمان پێوە بگرن. بۆ بیرروڕای خۆتان هەم لە ڕێگەی دەنگەوە هەم لە ڕێگەی پەیامەوە بە ئێمە بگەیەنین، ئێمە شەوڵە دێن حتمما بیگوازینەوە. ئازیزان، ماوەیەک لەوە پێش، ینی تقریبەن 21 مانگی گوڵانی ئەو ساڵ، یەکێک لە هەڵسوراوانی ئەنجومەنی بەڕێوەبەری مامۆستایان لە مەریوان، شعبانی محەممەدی لەلایەن دەوڵەتەوە وەختێکە لە ماڵەوە دێتە دەرەوە لەمەیانی باوەڕەشی لەوێ دەسەسەرە کرێ و ڕۆژی دواتر مەسعودی نیکخا ئەویش هەروەتر یەکێک لە بەڕێوەبەرانی ئەو ئەنجومەنی مامۆستایانە لە ئەمان دەسەسەرە کرێن و مدەتێ دەسەر و شوێنە بن، دوایە لە تەریقی بنە ماڵەکان وەختی ئاگادارەکرێن مخال درێن بە زیندانی ئەوێن و لەو ماوەدا زۆر تەحتی فشار و هەم بنەماڵەکانیان هەم بۆ خۆیان قەرارەگرن. ئەم دوو کەسە و هەروەها تعدادێ لە ئەوانەیەوە بازداشت بوون لە ڕۆژی دوای 102 ڕۆژ لە زیندان یا 101 ڕۆژ لە زیندان مەرخەسە بن بە وەسیقەی تقریبەن 2 ملیار تمەنی موقەتەن ئازادیان. ئازادبوونی ئەم مامۆستایانە کاردانەوەیەکی زۆر بەرچاوی لە کوردستان بوو، بە شێوەیە کە بەشێکی زۆر لە خەڵکی کوردستان بەخۆشیەوە چوون بەرەو پیری ئەو مامۆستایانە کە ئازاد کران و لە مەراسمێکی شکۆدار لە شاری مەریوان و لە شاری سنە و هەروەها لەو شوێنەی وە چاویان بە بنەماڵەکانیان کەوت، پێشوازیان لێکرا بە گوڵ و خەڵکی کێزگار زۆر کۆ ببووەوە. تەبعەن ئەمە بۆ خۆی حرەکەتێکی هەروە سادە نییە، پیشانەدا بەوەی کە کۆماری ئیسلامی ئەگەر هەوڵ بدات هەڵسوراوانی مەدەنی، هەڵسوراوانی سیاسی، هەڵسوراوانی بوارەکانی جۆری کۆمەڵایەتی وەکو مامۆستایان، خانەنشینان، کرێکاران و ژنان ئەگەر بێ دەست بەسەریان بکە زۆر بە ئاسانی بۆی تاوە نابێ. کاردانەوەکەی ئەوە بێ کە مەراسمهایەکی ئاوا گەورە و شکۆدار لە شوێنەکانی کوردستان بەڕێوە چێ بۆ ئەوەی کە پشتیوانی خۆیان دەرببڕن. مەسەلەکە هەرەوە نەبووە کە چەند سەردانیان بکەن و بە خێراتنیان بکەن کە تەعەنەوەش بووە، بەڵام زیاتر ئەو ئاعترازەیە بەگرتنی ئەم کەسانە و ئەوە لە ئاسێکی زۆر بەری نابووە، بە شێوەیە کە لە شارەکانی جۆراجۆری کوردستان و سەردانی بنەماڵیان کردێن و لە کۆبوونەوە های گشتیە لە مەیدانەکانی شارە کۆبوونەتەوە هاو خەباتی خۆیان لەگەڵ ئەم بەڕێزانە و مامۆستایانە دەربڕیوە. ئەوە پیشانەدا کە خەڵکی کوردستان بە کۆماری ئیسلامی ئەڵێ کە دەستبردن بۆ هەر یەکێک لە هەڵسوراوان بە مانای ئەوەیە کە خەباتێکی بەرینتر لە ئاسی کوردستان ئەتوانێ بێتە گۆڕەوە، ئەوە بۆ سادەگیە بۆ کۆماری ئیسلامی تاوان نابێ و هەزینەیەکی گەورە ئەبێ بدا بۆەوە. ئەمە بوو بە باعثیەوە کە هاوبشتێکی هێزگار زیاتر لە بینی خەڵکدا پێکات. ئەم بوو بەهۆیەوە کە ئەم کەسانە زیاتر باوەڕیان بە خۆیان بێ، باوەڕیان بە کۆمەلگا بێت و قایمتر بن لەسەر خەباتەکان و لە دەخوازەکان و بەردەوام لەسەر ئەو کارانەوە بەڕێیان بردووەکو بەڕێوەبردننی ئەنجومەنی هەیەتی مدیرەی
مامۆستایان لە کوردستان. لەم بابەتەوە من چەندانە کلیپ کە حتمما ئێوەش بۆ خۆتان بینیوتانە ئامادەم کردووە بۆتان. ئێوە ئازیزیش پێم خۆشە هەن لەم ڕێگەەوە لە ڕێگەی واتساپ و ڕقم تەلێفۆنەی کە ئێستا لە ژێر شاشەی تەلەڤیزیۆنەکە بینن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوبۆچینی خۆتان دەرببڕن. ئەمە پێتان وایە کۆماری ئیسلامی پاشەکشەیەکا بمە ئایا جارێکی کە ئەوێرێ دەست بدا لەوەی کە هەڵسوڕاوانی مەدەنی کرێکاری مامۆستایان خانەنشینان ژنان دەست بەسەر بکە ئابۆ ڕاحەتیە توانێت کاری وا بکە ئەبێت چی بکرێ ئەگەر شتێکی ئەواتە پێشەوە ئایا ئەبێ لە بەرامبەر ئەو هێرشەوە ئەکرێتە سەر هەڵسوڕاوانی بوارە کۆمەڵایەتیانە چ ئەقدامێ بکرێ بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی نەتوانێ بەڕاحەتی ئەو مامۆسایانەوەیە ئەو هەڵسوڕاوانە دەست بەسەر بکات. من یەک دوو کلیپم ئامادە کردووە کە حتمەوتم بۆ خۆشتان بینیوتانە پێشکەش بێەوەی عزیز یەکەم هیوادارم جێگە ڕەزامەندیتان بێت. ئەمە یەکێک لە کاتێکە ئەو مامۆسایانە دێنەوە پێشوازیان لێکراوە و ئەوش بە خۆتان ئاگدارن بە خۆشی و بە ئەمەڵی کێزگا زۆر خەڵک بەرەو پیریانەچن و لە مەراسمێکی شکۆدارە پێشوازیان لێەکەن. ئەمە ئەبێتە هۆی یەکگرتووی هەرچی زیاتری خەڵک. کلیپی کە من بۆ ئامادە کردوون کە هیوادارم بتوانم پێشکەشتانی بکەم هەر لەم بابەتەوەیە کە لەوێ بڕێک لە بەشدار بووان لەوێ قسەکەن و ڕاو بۆچوونی خۆیان دەرەبرێن بەرامبەر بەو سیاسەتەوە کۆماری ئیسلامی هەیەی و ئەوە بۆ خۆی نیشانەی ئەوەیە کە ئەم وەزیەتە سنوورەکانی زۆر زیاترە و کۆماری ئیسلامی بەڕاستی ناوێرە ئەمجارە بەو شێوەی و پێی خۆش بووە یا بتوانێ هەڵسوڕاوانی کرێکاری دەست بەسەر بکات. هەروەکە بینن کۆمەڵێ لە ژنان و پیاوانی شۆڕژگەر بەرەو پیری ئەو مامۆسایانە ئابنەوە کە زندان بوون و ئازاد کراون و ئەوە هەلێ ئێستەوە بە کۆماری ئیسلامی ئەڵێکە سپاس و قەدردانی لە تەکتەکی تەواوی ئەو خەڵکەی بەرابەری تەڵەبە کە پێشوانیان کردە لەم ڕەفیقانەی ئێمە لە زیندانەوە ئازاد بوون. سپاس و قەدردانیەکەم لە لەحزەی ئەوانە کە خانەوادەکانیان تەنیان نەخستە پشتیوانیان بوون یار و یاوەری ئەوانە بوون. ئەگەر ئەو زیندانیە سیاسیانە لە دەنگی دلێریان هەیە لە ژێر باتوویەکانە دەستور لە ئیفرادیەکانە ئەوە بە هیمایەتی ئێوە بە ئیتحادی تەکتەکی مەعەلیمان و کرێکاران بووە کە ئەمانە سەربەرزانە بە ئیفتخارە و هاتنە سەر بۆ شاری مەریوان. بڵێ ئەوە نمونەیەک بوو لەو پشتیوانیە و هەروەها قسەواسی هاوڵاتیە کە لەو کۆبوونەوە بەشداری کرد. ئەوە پیشانەدا بەڕاستی کۆماری ئیسلامی ناتوانێت وا بە سادەگی دەست بە بۆ هەڵسوڕاوانی سیاسی کاردانەوەکەیەوە بێ کە بەشێکی زۆر
ئەمە یەکەم جار نییە لە کوردستانە هەر لە بدایەتی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە کاتێکە لە شاری مەریوان پاسدارەکان هاتنە ناوشار خەڵکی بە بڕیاری ئەو کاتی ڕێبەری مەزن کاکفوادی مستەفا سەڵتانی بڕیاری ئەوە دراکە شاری مەریوان چۆڵ بکرێ و خەڵکی کوردستان لە شارەکانی تری کوردستانەوە لە سنە سەقەف لە بانە ڕێکەوتن بەرەو بۆ پشتیوانیکردن لە شاری مەریوان بەبەستمەوەیە کە ئەمە تاقی کراوەتەوە تەجروبەیەکی زۆر زۆر پانوبەرین لە کوردستانە هەیە بۆ بڕێوەبردننی ئەم جۆرە لە هەڵسوڕان و کۆماری ئیسلامی ناتوانێت تۆ تەسەوری کە کاتێکە یەکێتی جوتیاران بۆ پشتیوانیکردن لە جوتیاران کە زەویەکانیان لەلایەن صاحب لەلایەن ئاغاکانەوە هەم لە مەریوان هەم لە بانهەوەتووی دیوان دەرە و بینی دیوان دەرە و سەقف بە یارمەتی دەوڵەت و چەکیان پێدرا بوو بۆ ئەوە نێڵن ئەم جوتیارانە بە حقوق خۆیان بگەن ئەو زەویانەوە لیان زەوت کرا بوو بگەن یەکێتی جوتیاران پێکاتوە خەباتێکی زۆر پانوبەرین هاتە پێشەوە دواتر ئێمە لە توولی ئەو 43 ساڵەی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێمە بەدەیان مەورد شتی وا بینین وەکو ئەوەی کە زەمین لەرزەی کەماشانە بینین چۆن خەڵک بەهانای ئەو خەڵکە لێ قەوماوە ڕۆشتن لە شوێنەکانی کوردستانەوە هەر لە مەهابات و بۆکان و پیرانشار و سەردەشت و سەقز و بانەوە هەموو شوێنێکەوە کۆمەکی ماڵی تەدارکاتی شتومەک بۆ ئەوانەی کە بەهۆی زەمین لەرزەوە ماڵ و حاڵیان ڕووخابوو ئەو کۆمەکەیان کرا و بوو بە خەباتێکی گشتی مەسەلەکە لەو سەدحا نەبوو کە فقط یارمەتی ببێت ئەمە لە کاتێکدا بوو کە کۆماری ئیسلامی ئەو کاتە محدودیەتی بۆ وجودێنە ئەو کاتە هیچ یارمەتیکی بۆ خەڵکە لێ قەوماوە نادا بەڵام پێکهێنانی خەباتێکی ئاوا ڕێکخستنی کاروانێکی ئاوا لە شتومەک بۆ یارمەتیدان بە لێ قەوماوانی زەمین لەرزەی کرماشان یەکێکی تر لەو نمونانەیە کە ئێمە توانین ببینین هەروەها لە ڕابطە لەگەڵ کوشتنی شوانەی قادری و ئەو مانگرتنی گشتیە کە لە کوردستان ڕوویدا و هەموو شارەکانی کوردستان بەگشتی مانیان گرت دوکان و بازارەکانیان داخست و ئەترازیان کرد بەو کارەی و کارەکەی زەونەی و کۆماری ئیسلامی بەرامبەر بەو گەنجە کرده بووی دواتر ئێمە بینین بەرامبەر بە هێرشی موشکی بۆ سەر بەخەرەکانی حزبی دموکرات دیسان هەروە خەباتێکی گشتی لە کوردستان دێتارەوە مەبەستمەوەیە کە ئەمە نمونەیەکە لەو تاریخە ئەمە نمونەیەکە لەو خەباتەی کە ساڵیانی ساڵە لە ئارادایەوە خەڵکی کوردستان بە تەجروبەی باشتر بە خەباتی باشتر و بە دەستکەوتی باشتر دێنە پێشەوە و بەرینترە بێت و ڕۆژ بە ڕۆژ بە کۆماری ئیسلامی ئەڵێن کە کۆماری ئیسلامی نەیتوانیوە لە کوردستان سەقامگیر ببێت و ئەوە خەڵک کەماکان هێشتا ئەو حکوومەتیان قبول نییە یەکێکی تر لەو نمونانەی کە هەر لە ماوەدا هاتە پێشەوە ساڕۆژی گیانبەختکردنی ژینگە پارێزی کوردستان شەریف باجوور بوو کاک شەریف باجوور کە دوی مانگی خەرمانانی ساڵی 97 زاینی 97 هەتاوی لەگەڵ سێ هاوڕێی تری بەداخەوە کاتێکە ئەویست ئاورەکانی جەنگەڵەکان بکوژێنەوە بۆ خۆشیان بوونە قوربانی هاوڕەکانیان کە بریتی بوو لە ئومیدی کۆنەپۆشی محەممەدی پەژوهی ڕەحمەتی حەکیم نییە ئەم ئازیزانە سەربە ئەنجومەنی فەوزی چیا بوون و هەوڵیاندا کە ئەو ئاورە بکوژێنەوە بەڵام بەداخەوە گیانیان لەدەستا کاک شەریف هەڵسوڕاوێکی فقط ئەو بوارە نەبوو کاک شەریف لە عینی حاڵا بۆ محیتی زیستیا بۆ ژینگە هەڵسوڕانی زۆر
پانوبەرینی ئەکردوانە لە ساڵەکانی 1995 چەندجار لەلایەن دەوڵەتەوە دەست بەسەر کرا و ئەمە بوو بەهۆیەوە کە دەوڵەت بیاوێ زەختێکی زیاتری بۆ بێرێت و نێڵێ بە هەڵسوڕانی خۆی پەرە پێ بدات. کاک شەریف لە جەرایانی مەسەلەی زەمین لەرزەیشە هەروە لە 21 مانگی ئابانە یەکێک لەوانە بوو کە کۆمەکێکی هەزگار گەورەی کۆکردەوە بۆ زەمین لەرزە لێدراوەکان. مەبەستمەوەیە کە ئەمانە هەموو نمونەهایەکی زۆر بەرچاو بوون لە هەڵسوڕانی کاک شەریف و تەوعاً بەداخەوە لە جەرایانی ئەو ئاگرکوژێنەوە گیانی بەخت کرد. بۆ ساڵیادی ئەو ئازیزە دیسان هەر لە کوردستان لە شوێنهای مختلفە مەراسمی لەم بەتایبەت لە مەریوانە مەراسمێکی زۆر زۆر بەرین بۆ یادی ئەو ئازیزە بڕێوە چووکە سەرنجتان بۆ یەک دوو دانە لەم کلیپانە ڕادەکێشن. هەروە کە ئەبینن خەڵکێکی هەزگار زۆر کۆبووەتەوە بۆ یادی ئەو ئازیزە لە هەمان کاتدا بەشێک لە ئەوانەی وا کێونەوەردەکان لە یادی کاک شەریفەوە کێونەوەردیان کردو لەسەر شاخ لەوێ یادی ئەو ئازیزیان کردەوە. ئەوەی ئازیزیش پێم خۆشە هەر لەم بابەتەوە لە ڕێگەی ژمارە تەلێفۆنی 0046 702 61 67 64 لە ڕێگەی واتسابەوە پەیوەندیمان پێوە بگرن. بەڵێ ئەوە نمونەیەکی بوو پێم خۆشە چەندانە وێنەی تری شەر بۆ ئێوەی ئازیز بگوازمەوە. تەبعەنەمانە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بڵاو بووتەوە و بینیوتانە خۆشتان، بەڵام ئەمە هەر فقط یادکردنەوەیەک نییە، بەڵکو هەمزەمان ئاعترازێکی زۆر زۆر بەرینە بە کۆماری ئیسلامی و ئەوە بۆ خۆی پیشانەدا کە خەڵک چەندێک یەکگرتووە. ئەگەر ئەمریکایان بێرین هەوڕێیانم ئەڵێن کە بەرنامەکە بڵاو نابێتەوە. نازانم ئایا لە لای ئێوەی شوایە ئەگەر بەرنامەکە بینن بێ زەحمەت ئاگدارم بکەنەوە. وابزانم کە لە لای من بەرنامەکە هەروەکو خۆی بڵاوە بێتەوە و پێم وانییە کێشەیەک ببێت بۆ جۆرەی کە من ئەیبینم بەرنامەکە ڕاستەخۆ هەر بڵاوە بێتەوە. بینەرێکیش لێرە نووسیوێتی کە دەستخۆشی کردووە بۆ بەرنامەکە و
بەڵێ ڕایگەیاندووە کە بەرنمەکە وەکو خۆی بەڕێوەچێت و هیچ کێشێکی نییە. ئەو کاتە باسیەوەشی کردووە کە پشیوانی خۆی بۆ مامۆستایانی کوردستان ڕاگەیاندووە و وتوێتی کە ئێمە هەمیشە یەکگرتووە بین و ئەوە دەوڵەت ناتوانێت هەڵسوڕاوانی ئێمە دەست بەسەر بکات. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستە. بە بۆنەی هەر بۆ ئەو مەبەستە شارێکم بۆ ئامادەکردن لەلایەن کاک ئەحمەد بازگرەوە کە بۆ یادی کاک شەریف خوێن نووسیەتی کە پێشکەش بێەوەی ئازیزەکەم. زۆر درەنگ و لە دوای مەرگت من تۆم ناسی ئەی شەریفە نەک هەر ژینگە ژین پارێزەکەی مەریوە. زۆر درەنگ و لە دوای مەرگت من تۆم بینی ئەویش نەک خۆت لە ڕێگەی عەکسەکانتەوە عەکسە سنوور پەڕێنەکانتەوە کە بەزاندیان سنوورەکانی کوردستان ئێران و جیهاد. زۆر پێش ئێستا زۆر پێش لە مەرجینا وەختت مەرجینا وەختان من دەمناسین و دڵخۆش بووم بە داهاتوو بە دوا ڕۆژی بە ئێوەوە و بەو سبەینەی ئێوەی تێدا. ئەم ڕۆژانە مەرجی ئێوە سەر لە نوێ دەکولێنێتەوە برینە ساڕێژ نەبووەکانی ئەو ناوچەیەم ئەو مەریوانە سەربەرزەم برینەکانی ناو زیندان و ناو پادگان و ناو مەیدانەکانی تیرباران. ئەم ڕۆژانی هەڵقسانی دارستان و ژینگە و ئەویندارەکانی شەریف و شەریفەکانی ئەم سوتانە ئەم باڵا هەڵوەراندرانە دەبێتە حەسرەت لەسەر دڵ کە سبەینێ لە جیاد نیگای میهرەبان و لە جیاد باوەشی گەرمتان دەبێ بێمە سەر مەزارتان خۆشەویستی و سەری ڕێزم دانوێنم بۆ چێلی سەر گڵکۆکانتان. بەڵێ ئازیزان، زۆر سپاس بۆ کاک ئەحمەد بازگر بۆ پێشکەشکردنی ئەو شارەی کە بۆ کاک شەریفی دانابوو. هەروەکە ئاگدارن خەڵکی کێزگار زۆر لەسەر مەزاری ئەو ئازیزانە کۆبوونەوە و بۆ یادکردن لە ئەو خەباتی ئەوان هەم بۆ ژینگە هەم بۆ هەموو مەسایلی کوردستان بە خوێندنەوەی سرود و بە پەخشان و بە سخۆنڕانیکردن یادی ئەو ئازیزانەیان کرد. ئەمەش دیسان نمونەیە کە لەو خەباتەی وا ئێمە توانین لە کوردستان ببینین. نمونەیەکە کە بە حرەکەتێکی چکۆلە بە گیان لە دەستدانی کەسێک خەباتێکی بەرین لە ئاسی کوردستان تێتە ئاراوە و ئەمە نیشاندەهەندەی ئەوەیە کە خەڵکی کوردستان یانەوێت لە هەر دەرفەتێک خەڵک وەربگرن بۆ ئەوە ناڕەزایەتی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی دەرببڕن و ناڕەزایەتی و خەڵکی هیچوەخت کۆتایی پێ نایەت. بگرە ڕۆژ لەگەڵ ڕۆژ خۆڵترە بێتەوە، ڕۆژ لەگەڵ ڕۆژ پەیوەندی هەرچی زیاتری خەڵک زیاتر و زیاترە بێت. ئێمە نمونونەکانمان هەر لەو فیلمانە واکە ئێستا بێوەی ئازیزم پیشاندا بینیمان کە چۆن بەرەو پیری مامۆستایان چوون، کە چۆن یادیان کرد لە ئەو ئازیزانە کە بۆ کوژانەوەی ئاور لە دارستانەکانی کوردستان
گیانیان لە دەستا چۆن یادیان لێکردن و چه خەباتێکی بەرین چ خەڵکی کۆبووەوە بەو شێوەیە ناڕزایەتی خۆیان بەرامبەر بە کۆماری ئیسلامی دەربڕی. ئەمە پیشانەدا کە خەڵکی کوردستان خەڵکێکی یەکگرتووە. ئەمە پیشانەدا کە خەبات لە کوردستان خەباتێکی جێکەوتووە و پێویست بەوە ناکە کە بەرنمەیەکی بۆ داڕژرا بێت. ئەوە ئەگەر پێویست بێ بەدەستەوەیە وەکو ئامرازێک بەدەستەوەیەوە کەڵکی لە وەرەگیرێتش بە کۆماری ئیسلامی. بۆیش کۆماری ئیسلامی نیگەرانە لە کوردستان. هەر بۆیش کە کۆماری ئیسلامی هەوڵەدا بە هەر شێوەیە هەڵسوڕاوانی دەشە جۆرەکانی خەبات لە کوردستان دەست بەسەر بکات، زەختیان بۆ بێنێت و نێڵێ ئەمانە لە مەیدانە حزوریان بێ، بەڵام چەندێ توانیوێتی تاسیری ببێت. ئێمە زۆر بە ڕاحەتە توانین ببینین کە هەر دەست بەسەرکردنی نەفرێکە بێ بە خەباتێکی گەورەی جەماوەری، یعنی ئێستا کۆماری ئیسلامی زۆر لە جاران بە قەولی فارسیوەتی دەست بە عەسا ڕواتە پێشەوە بۆ ئەوەی کە دەست ببا بۆ ئەم هەڵسوڕاوانە فشاریان بۆ بێرێ یا دەست بەسەریان بکە، چونکە دەزانێ بەیانی ڕۆژ لەگەڵ خەباتێکی گەورەی کۆمەڵایەتی ڕوبەڕووە بێت و ئەمە بە شارێک و دوو شارەوە محدود نابێتەوە، ئەوە بگرە لە ئاسێکی زۆر بەرینە لە ئاسی هەموو کوردستان ناتوانێت دەنگ بداتەوە. طبعا ئەمە ناتوانێت هێشتا هەڕەزایەت بەخش بێ. ئێمە پێمان وایە کە خەڵکە بێت زۆر لەوە زیاتر لەم بابەتەوە هەوڵ بدەن یەکگرتوو و هاودەم و هاوفکر بەیەکەوە خەباتەکان ببەنە پێشەوە، بزانن لە چ کاتێکە ئەتوانن کۆماری ئیسلامی لە ئەو پەڕی زعفی خۆیان فشاری بۆ بێنن و پاشەکشەی پێ بکەن و ئەوە ئەتوانێت بە هەموو ئەو دەرسانەی وایەمە لە توولی مێژووی ئەم 43 ساڵەی لە سەرکاربوونی کۆماری ئیسلامی بینیمانەکە کۆماری ئیسلامی لە کوردستان نەیتوانیوە ئەو جۆرەی وە بعد و شاید دەست ببا بۆ هەڵسوڕاوان، ئەو جۆرەی وە بعد و شاید بێوێت دەست بەسەریان بکات و خۆشی ئەزانێ هێشتا لە کوردستان نەیتوانیوە سەقامگیر بێت. هێشتا لە کوردستان خەڵکی کوردستان وەکو ڕۆژی ئەوڵی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هەر پێیەڵن نا و ئەو ڕژیمەیان ناوێت و ئەمە طبعا بە خەباتی یەکگرتووی ئەوان و هێزە سیاسەکانە. کۆمەڵیش هەمیشە پشتیوانی خەڵک بووە، هەمیشە لەگەڵ ئەو خەباتە بووەوە هەوڵی داوەکە خەباتی ئەو خەڵکە پشتیوانی لێ بکات و هەوڵ بدات کە پشتیوانیشی لە ئاستی نێودەوڵەتی لە دەرەوەی وڵات لە شوێنەکانی تر بۆ کۆ بکاتەوە. هەڵسوڕاوانی کۆمەڵە طبعا لەم بابەتەوە خۆیان بە بەشێک لەو خەباتە زانیوە و بەشداری ئەو خەباتە بوون و هەمیشە بە ئەرکی خۆیانیان زانیوە کە لەم فعالیتانە بەشداری زۆر گەرم و گۆڕ بکەن و ئەوە ئێمە بە جوانی ئەیبینین کە کۆمەڵە هەمیشە خۆی بە مەسئول زانیوە بەرامبەر بە هەموو ئەو ئاڵ و گۆڕانەی و ئێستا لە کوردستانە ڕوو ئەدات وە بۆی مهمەوە طبعا هەوڵشتەدا ڕێگەیەکی باش ببینێتەوە کە هەم هەڵسوڕاوانی بەشە جۆرەکانی ناو کۆمەلگا زیانی لێ نەبینن و لە لایەکی تریشەوە بتوانن سەرکەوتن بەدەست بێنن. ئەمە طبعا فقط بە هێزی کۆمەڵە ناکرێ، کۆمەڵە بەبێ هێزی زەماوەر هیچ وەخت نەیتوانیوە هیچێک لەو بڕیارانەی لەو بەرنامانەی لەو تاکتیکانەی وابوویەتی بەڕێوە بەرێ. خەڵکی کوردستان هەمیشە پاڵپشتی سیاسەتەکانی کۆمەڵە بوون و لەو بابەتیشەوە طبعا سەرکەوتوو و یەکگرتوو ئێمە هاتوینەتە دەرەوە. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی کە سپاسی کردووە بۆ بەڕێوەبەری بەرنامە و هەروەها بۆ بەرنامە و وتوێتی کە ئێمە هەمیشە پشتیوانی خەباتی کۆمەڵین و هیچ وەخت ناڵین کۆماری ئیسلامی لەم بابەتەوە سەرکەوتوو بێت. زۆر سپاس ئەو پەیامە لە شاری سەقزەوە هاتبوو. زۆر سپاس بۆ بینەرە. ئەم دوو نمونەن زۆر گرنگە بەڕاستی ئێمە لەسەری
مەکس بکەین و پێم خۆشە کە بینەرانیش لەم بابەتەوە ئەگەر کرا بۆ خۆیان تەجاربی خۆیان بۆ ئێمە بگەڕنەوە چۆن توانیویانەکە کۆماری ئیسلامی نەتوانێت هەڵسۆڕاوان ڕابگرێت بە چ شێوەیە چیان کردووە و نەقشی ئەوان لە چه ئاسێکا بووە حزوریان لە مەیدان بە چ شێوەیە بووە و پێویستە چی بکرێت لەوە زیاتر من پێم خۆشە ئێوەش ئێوە ئازیزیش لەم بابەتەوە لەگەڵ ئێمە بن و بەشدار بن لە بەرنامەکە بە شێوەی پەیام کە یەک دوو بینەر نردویانەوە هەرواتر لە ڕێگەی فەیسبووکیشەوە دەستخۆشی کراوە لە بەرنامەکە و باسیەوە کراوەکە بژی مامۆسایانی خۆڕاگر هەروەتر باسیەوە کراوە کە گوترا بژی مەریوان و تعدادێک لە بینەران لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانیشەوە بەشداری ئەم بەرنامە بوون و زۆر سپاسیانەکەین بۆ ئەوەی کە لەگەڵ ئێمە بوون. مەبەستی ئێمە بەڕاستی ئەو بەرنامە ئەوەیە کە ئێمە بتوانین دەنگی ئێوە بڵاو بکەینەوە دەنگی ئێوە ڕابگەینی ڕاو بۆچوونی ئێوە باس بکەین و ئەو ڕێگە چارانەی کە ئێوە بە تەجروبەی خۆتان گرتوتانەتە بەر چ لە مەسەلەی ژینگە ئێمە تەبعاً دیارە 4 نەفەر لە عزیزانی هەڵسوڕاوی ژینگە پارێزمان لەدەستدا بەڵام ژینگە پارێزان لە ئاسێکی بەرینتر خۆیان پیشاندا ئێمە مدەتێکی زۆر کۆتا بینیمان کە هەر لە ئازادکردنی پەلەوەرەکان لە قەفەسەکانەوە بۆ خۆی بەشکڵی سمبولیک پیشانیاندا کە نانەوێ ئەوان بەشێک بن لەوەی کە ژینگە بخەنە ژێر زەختەوە کاریگەری خراپیان لەسەر ژینگە بێ ئەوە بۆ خۆی شتێکی سمبولیک بوو بەڵام طبعاً کۆماری ئیسلامی حتا ئەوەشی پێخۆش نییە ئێمە بینین ئێستا شاخەوانان دەچنە سەر شاخەکانی کوردستان و لێیۆ پەیام ئەنێرن و بە تۆری واقعیش چوونە سەر شاخ و شاخەوانی بووە بە فەرهەنگێکی جێکەوتوو و لەوێ خەڵک لە ئەو پەڕی ئازادیە دانیشن پێکەوە تەکبیرەکەن و بیر و ڕاگوازنەوە و لەلایەکی تریشەوە هەست بە ئازادیەکەن لەسەر و شاخانە و خۆیان بە بەشێک لەو خەباتە ئازانن ئەم بەشە لە خەڵک بەم شێوەیە ئەوێ خۆی نیشاندا بۆەوە هاوبەستگی و هاوچارەنووسی خۆی لەم ڕێگەوە پیشاندا ئەمەش بۆ خۆی ڕێگەیەکە طبعاً لەلایەکی تریشەوە کۆبوونەوەی ئەو خەڵکیش لەو ئاستەبەرینا لە مەریوان هەردیسان نمونەیەکی گەورەیە لەم تێکۆشانە کە ئێمە بینیمان و مەسەلەکەی شەوەیە کە ئەی بینین کە خەڵکەکە فقط ئازیەتبار نین بگرە بە بڵاوکردنەوەی گۆرانی و ئەوانەیش تقریباً پیشانەدەن کە چەندێک لەم زەمینە بەشدارن ئەمان پیشاندا پێم خۆش بوو بە زانێکی تر ئامەیان هەیە ئەمەمان چاو لێ نەکردووە ڕزانم هەروەکە بینن 4 نەفەر لە ئازیزان گیانیان بەخت کردووە بەڵام سەدان نەفەر کۆبوونەتەوە و بە یادکردن لە ئەوان پیشانەدەن کە ئەو ئازیزانە تەنیانین و پشتیوانی خۆیان بەو شێوەیە دەرەبڕن پێم وانییە کێشەیەکی تکنیکی بێت
نازانم هاوکارم جارجار پێیان بۆدا کە کێشەی تکنیکی هەیە من وەختێ فیلمەکان پیشانەدەم بۆ یەک لەحزە کورتماوە بە مدەتی 1-2 سانیە بەرنامەکە نامێنێت بەڵام من ئەو جۆرەی کە بۆ خۆم کۆنتترۆل یەکەم بەرنامەکە هەر بەردەوامە و بە شێوەی خۆیان چێتە پێشەوە. ئەزان لەم مانگەدا مانگی خەرمانان مانگێکە کە بەڕاستی ئێمە تعدادێ لە ڕاهبەرانی زۆر مەزنی ئەو تەشکیلاتەمان کۆمەڵەمان و حزبی کۆمونیستی ئێرانمان لەدەستدا لەوانە ڕێبەری مەزن تاکفواتی مەستەفا سوڵتانی کە 43 ساڵەوە پێش لە 9 مانگی خەرمانان 1958 لە نزیک ئاوایی بسام لە هێرشی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. طبعا لەسەر گیان بەختکردنی کاکفوات حتما بەرنامەی تایبەتیمان دەبێت چ لە بەرنامەی یادی هاوڕێیانی گیان بەخت کردووە لە بەرنامەکانی تری تلویزیۆنی کۆمەڵەدا فقط ویستم ئاماژێت بکەم کە ئەو مانگا یەکێک لەو مانگانەیە کە بەڕاستی بەداخەوە لە ساڵەکانی تری دواترا وەکو کەسانی وەکو کاک سیدیقی کەمانگەر کاک غوڵامی کەشاوەرز لە هەمان مانگا گیانیان بەخت کردووە ئەوە یادی ئاجیزی ئەو ئازیزانە هەمیشە زۆر بەڕێزە و ئەوە ئێمە بە درێژەدەری ڕێگەی ئەوان هەوڵە دێن کە ڕێگەی ئەو ئازیزانە هەروە بەردەوام بێت و پڕێبوار بێت. من بۆ یادی کاکفوات سرودێکم ئامادە کردووەکو ناوبەر دوایی دێمە لاوەتان پێم خۆشە ئاگاتان لێ جۆسکی پێ بدەن فەرموو. ئاگروخێن بۆی شۆڕێش لە هەموو شوێن وەستە شیرانە بەرانبەر هەلا ماردەر چەشنی زەنگەر گیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەریای کاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان ئاگروخێن بۆی شۆڕێش لە هەموو شوێن وەستە شیرانە بەرانبەر هەلا ماردەر چەشنی زەنگەر گیوارای کوردەواری بوو لە هەموو شوێن دیاری بوو دەریای کاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگردن لەگەل بەلا دەمێ زەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگردن
چرای ڕێدارون بڕێشان وەرن یاران بەشینەوە ئاوا بیلاوێنینەوە کاک فوادەی شەهیدی ژیر شۆڕشگێڕی ئاکوبەی گیر دەمێ یاکاتی جوتیاران دەمێ کۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا جێگات بگرینەوە سەنگەراکات پڕکەینەوە بەڵام سەنگەر هڕن یارن دەڵێی گۆڵن لە بەهەران شاخ و کێو پر لە پێشمەرگا دوژمن ناسیبی هەرمەرگا دەمێ یاکاتی جوتیاران دەمێ گۆڕی زەحمەت کێشان دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا دەمێ سەنگەر دەمێ مەزرا کۆڵاوگێرتن لەگەل بەلا. بەڵێ عەزیزان دوودانە پەیام بۆ هاتووە پێم خۆشە بۆتانی بخوێنمەوە. پەیامێک هاتووە توێتی سڵاو و ڕێزم هەیە بۆ خۆت و تەواو هاوکارەکانتان لە بەرنامەی ڕاوێژ یادی ئازیزی ئەو چوار ژینگە پارێزە و هەر ئەو لێرەوە دەستخۆشی لە خەڵکی مەریوان و هەموو کوردستان ئەەکەم لێرەوە پێشاپێش ڕۆژی حیزبی کۆمونیست پیرۆزە لە هەموو لایەک هەر بژین و پایەدار بن. هەروەتر لە ئەوێ هەنگەوە پەیامێکمان بۆ هاتووە سەڵام لە بەرنامە جوانەکەتان و وەکو کاریگەرێکی کۆمونیست لە ئاوایی ئەوێ هەنگ یاد و بیرەوەری کاک شەریف و هاوڕێیانی کە بە بۆنەی ئاگرکردنەوەی ژینگە پارێزگە گیانیان لەدەستدا هەر لە ئێمە زیندون و نەمردوون. ئێمە ڕێگەی کاک فواد دەرسی ئێمە دا کە دژمنانمان کە دژمنانمان بۆ ئینسانەکان بۆ ژینگە تا بگەینە حیواناتی شەقی خۆیەتی لەسەر کۆی سەرزەمین بژی کارگەر بژی معلم. زۆر سپاس بۆ ئێوەی عزیز کە بەشداری ئەو بەرنامەیە بوون. هەروە لە بدایەتی بەرنامەکەەوە باسم کرد کە چکۆلەترین حرەکەت لە کوردستان ئەبێ بە حرەکەتێکی گەورە بە وەختێک مامۆستایان ئازادە بن خەڵکێکی هزگار زۆر لە مەریوان کۆ بنەوە و پێشوازیان لێەکەن لێ پەیامەدەن سرود دەخوێنن و پشتیوانی لە بنەماڵەیانەکەن و پیان ئەڵێن کە ئێوە تەنیانین. هەروەتر هەروە لە کلیپەکانی شا پێم نیشاندان و هەروە و بینەرە خۆشەویستانش ئاماژەیان پێ کردووە لە یادی ژینگە پارێزی سەرکەوتوو بەڕێز کاک شەریف و هاوڕێیانی لە ساڵی یادیانە ئێمە بینین چ خەڵکێکی زۆر کۆبووەتەوە و لەوێ بە سرود و بە پێشکەشکردنی پەیام و هەروە خوێندنەوەی یادی ئەو ئازیزانە چ مەراسمێکی شکۆداریان بۆ گرنەوە پیشانیانە دن کە ئەو ئازیزانە تەنیانین، هەموو خەڵکی کوردستان پشتیوانیانن و کۆماری ئیسلامی ناتوانێت دەست بۆ هەڵسوڕاوانی سیاسی ببات. ئەمە ئەموو نمونەهایەکی زۆر زۆر بەرچاوە لە کوردستان کە چۆن ئێمە توانیمانە لە هەڵسوڕاوانمان لە پێشەهەنگانی ئەو خەباتکارانە پشتیوانی بکەین و پیان نیشان بدەین کە ئەوان تەنیانین، خەڵک پشتیوانیانە،
هەر ساڵی پێش لە قیام خەڵکی کوردستان پشتیوانی خۆی لە زندانیانی سیاسی ئەو کاتەکە مانگرتنێکی گشتی لەلایەن کاکفوادەوە بەڕێوەچوو پیشاندا. دواتر بە شێوەهای زۆروا زۆر خەڵکی کوردستان ئەو پشتیوانی و یەکگرتوویە پیشانداوە و هەتاکو ئێستش هەر بەردەوام بووە و کۆماری ئیسلامی ڕۆژ بە ڕۆژ زیاتر لەلایەن خەڵکەوە قبول ناکرێت و وەکوێتە سەرفشار و ناوێرێت دەست بە بۆ هەڵسوڕاوانی سیاسی و ئەگەری ڕۆژێکی شکارێکی وا بکات ئەزانێت کە چ کاردانەوەیەکی ئەوێ لەناو کۆمەلگادا. دیسان بینەرێکی خۆشەویستی شەر وتویەتی کە دەستخۆشی بەرنامەکەی کردووە و یادی کردووە لە ژینگە پارێزان تێتی یادی شەریف بەخێر بێت، یادیان بەکردوانی ژینگە بەخێر ئەو پەیامانەیە کە هاتووە بۆمان هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتەکانی شەوە کە ئێوە بەشدار بوون و هەڵسوڕاو بوون لەو بابەتەوە. ئازیزان، ئەوەی کە من لەو بەرنامەیەدا بووم تەبعاً دوو ئیشکاڵیشی بوو بەرنامەکەم بەهۆیەوە کە تۆزێک بەتەنیا بووم، هاوڕێی خۆشەویستم کاکۆت تۆزە ناساخ بوو نەیتوانی لە بەرنامەکەدا بەشداری بکات. هیوادارم کە ئەو دیسان بتوانێ لە داهاتووە لە بەرنامەکەدا بەشداری بکە. حتمما بەرنامەی باشمانە بێ لە داهاتووە کە پێشکەش بێەوە ئاز دەکرێ ئێوە توانیوتانە ئەو بەرنامەیە هەمیشە زیندوو ڕابگرن و بە بەشداری گەرمی خۆتان بەرنامەکەی ئێمەتان ڕازاندوێتەوە. پەیامەکانتان و قسەکانتان توانیوێتی بەشێک بێ لە بەرنامەکەی ئێمە و بەرنامەکەی ئێمە بەبێ وجودی ئێوە تەبعاً نەیەتوانی سەرکەوتوو بێ، ناتوانێت سەرکەوتوو بێ. تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵی داوە کە لەم بابەتەوە لە بابەتهای زۆروا زۆرەوە بەشێک بێ لە ژیانی ئێوە و ژیانی ئێوە لە بەش زۆرە زۆرەکانە حتمما بگوازێتەوە و بەو شێوەی کە شایانی خۆیەتی پیشان بدرێت، چ ژیانی ئەوەکو خەڵکی زەحمەتکێش چ داخوازیەکانتان و ئەمە بارکی سەرشانی خۆی زانیوە. لە بابەت ئەم مەوزوعەوە مەسەلەیەکی تر کە پێم خۆش بوو ئیشارەی پێ بکەم، مەسەلەیەکی لە رابطە لەگەڵم ئەوەیە کە ئێمە لە سەرودەمی ئەم هێرشی کۆماری ئیسلامیش بۆ کوردستان نابووین، ئەمە ئەو یەکگرتوویە ئێستا لەو سەردەمەدا بۆ خۆی هەوڵێکی هزگار گەورەیەوە پیشانەدا کە کۆماری ئیسلامی دوای ئەو هەمووە ئیعدام و داگیرکردن و کوشتار و هەموو ئانە هێشتا کەماکان نەیتوانیوە لە کوردستانە ئەحساسی هەست بە ئاسایش بکات و هەمیشە پێیوا بووە کە ئەو وڵاتە ئەو خەڵکە ئەویان ناوێ، بۆیە هێزێکی ئەزگار زۆر هەمیشە هێزێکی زۆری کۆ کردوێتەوە بۆ ئەوە بەوە بگرێت کە خەڵکی کوردستان نەتوانن بە شتەکانی بەنیەتەکانی خۆیان بگەن. طبعاً خەڵکی کوردستانی لەم بابەتەوە یەکگرتووتر بووە، دەرسی باشتری وەرگرتووە. لە توولی ئەم چەند ساڵەدا ئێمە زانین کە ڕێبەرانێکی زۆر ناسرا و لە ئاسی نەودەوڵەتی هاتوونەتە مەیدان و ئەو ڕابەرانە توانیویانە دەنگی ڕەوای خەڵک بن و بە ماندوویەتی زەحمەتی زۆر توانیویانە داخوازیەکانی خەڵک لە ئاسی ئێرانە بە دەسەڵاتدارەتان بگەێنن و دفاعی لێ بکەن. طبعا لەم ڕێگەیشە بەشێکی زۆریان هەزینەیان داوە، کەوتونەتە زیندان، بەشێک لە ژیانیان لە زیندانە چوێتە پێشەوە، ئەشکەنجە کراون، فشاریان بۆ هاتووە بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیان، بەڵام ئێمە بینین کۆڵیان نەداوە و هەمیشە بوێرانە بەردەوام بوون لەسەر خەباتیان. طبعا ئەو خەباتی ئەو هەڵسوڕاوانە بەبێ پشتیوانی خەڵک طبعا نەیەتوانی سەر بکەوێت. ئێمە ئەبینین کە هەمیشە
خەڵک پشتیوانیان بوون و هەر کاتێک کە پێویست بوو بێ هاتوونەتە سەر شەقام و پشتیوانیان لێکردن و نمونونەکانیشی ئێمە بە جوانی ئەبینین لە بابەت ئەم مەسەلەوە کە پێم وایە دوو مەسەلەی زۆر گرنگی ئەم بەرنامە بوو من ئاماژەم پێ کرد کە توانین بڵێن بەشێک لەو سەرکەوتووترین خەباتی ئەو دەورە بوو کە ئێمە بینیمان بەشداری ئاوا خەڵک لە پشتیوانیکردن لە هەڵسوڕاوانی مامۆستایان کە کەوتبوونە زیندانەوە و هەروەها لە ساڵیادی ژینگە پارێزانی گیانبەخت کردو ئەمە دوو حرەکەتی هێزگار گەورە بوو کە پێویستە نمونەی ئاوا زۆر بێت و ئێمە یەکگرتووتر لە بەرامبەر کۆماری ئیسلامیە زاهر بین و دەربکەوین خەڵکی کوردستان تەبعەنەوە نابێ بەوە ڕازی بن ئەبێ بە شەجۆڕاجۆرەکانی خەبات وەکو ژینگە پارێزان وەکو مامۆستایان کرێکاران ژنان و هەموو ئەمانە پێکەوە یەکگرتوو ڕێبەرانی ئەمانە پێویستە بەیەکەوە هاواهەنگێکی باشتریان بێ بۆ پشتیوانیکردن لە خەباتیان هیچێک لە خەباتیوانە خەباتێک مربوط بە بەشی ئەوان نییە بەڵکە خەباتە بە هەموو کۆمەلگای کوردستان و بە هەموو خەڵکی کوردستان و پێویستە بەدەمێکەوە بچین ئاگامان لەیەک بێت و هەوڵ بدەین کە نیاڵێن ئەم خەباتە لە گۆشەیەکە بەتەنیا بمێنێتەوە ئەبێ پشتیوانێکی گەورەی لێ بکەین تەبعەن و کارە کراوە بەڵام ئەوە پێویستی بەکاری زیاترە پێویستی بەوەیەکە ڕابەرانی ئەم بزوتنەوە جۆرانە هاوتەکبیری و هاوڕایی پێکەوە بکەن و یەکگرتووتر ئەگەر پێویست بێت لە بەرامبەر کۆماری ئیسلامیە دەرکەون و ڕاوەستن و سیاستەکانی کۆماری ئیسلامی بەرپەرچ بدەنەوە ئەوە تەنیا ڕێگەیەکە کە کۆماری ئیسلامی ناتوانێت دەست ببا بۆ هەڵسوڕاوانی ئەو بوارە کۆمەڵایەتیانە و ئەوە تەنیا ڕێگەیەکە کە کۆماری ئیسلامی ئەترسێ لەوە ئەگەر هەڵسوڕاوێکی کۆمەلگا معلمان کرێکاران ژنان هەرێک لەوانە بگرێت دەست بەسەری بکە ئەزانێ خەڵکێکی ێزگار زۆر کۆ بنەوە و طبعاً نایەک شتێکی ئاوا بکە بەو دەلیلە دەستی ئەترسێ لەوەی کە دەست ببا بۆ هەڵسوڕاوان و هەڵسوڕاوانی ئەو بوارانە زۆر بەڕاحەتی ئەتوانن خەباتی خوان لە خەباتی خوانە بەردەوام بن و پەرەی پێ بدەن طبعاً بە خەباتێکی یەکگرتوو لە ئاسێکی بەرینترە و لە ئاسی سەراسەریە پەیوەندی لەگەڵ بەخی کرێکاران و خەباتکارانی شوێنەکانی تری ئێران ئەبێ ئەمە بچینە پێشەوە هەروەش کرا ئێمە بینیمان لە ئاعترازی مامۆسایان لە زۆربەی شارەکانی ئێران و کوردستان هاوکات پێکەوە خەباتێکی یەکگرتوو کرا هەروازانین لە خەباتی خانەنشینان ئەوە لایەنێک نەبوو بەشێکی هەر زۆر لە شارەکانی ئێران و کوردستان هاوکات لە خەباتی خانەنشینان پشتیوانیان کرد و یەکدەنگ هاتنە سەر شەقام و داخوازیەکانی خۆیان بەرامبەر بە دەوڵەت و دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ڕاگەیاند ئەوانە نمونەیەکی هێزگار زۆر بوون ئێمە ئەبینین لە ماوەی ئەم مدەتا کە وەزیەتی ژینگە بەهۆی ئاڵوگۆڕی ئەوەی کە پێڵێن گەرمبوونی ئیقلیمی کۆی زەوی زۆر لافا و سێڵاوی و ئاوا هاتووە بەداخەوە بەشێکی زۆر لە خەڵک گیانیان لە دەستداوەوە ئەمە بۆ جۆرەوە ئاچێتە پێشەوە بەهۆی ئەوە کە کۆمەلگای ئێستەی دنیا زیاتر بە دوای بەتایبەت ئەوانەوە دەسەڵاتدارن بە دوای قازانج و منفعەتی خۆیانەوەن هەوڵ گوێ نادەن بەوەی کە چنێک زیانەگەێنن بە ژینگەوە و عاقبەتەکەی ئەوەیە ئێمە بینین بەشێکی زۆر لە شارەکان و لە دێهاتەکان لەژێر ساڵا لە باران و سێڵاوانە هەڵدەسێت و خەڵک گیانی لەدەستدا نمونەی ئەمانە هێزگار زۆرەوە لە داهاتووشا دێتە پێشەوە پێویستە هەل ئێستەوە ئامادەگی زیاتر بدەن هەل ئێستەوە فشار بێنین بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی کە بەشێک لەو بەنداوانەی کە ئەتوانێت لە ئەگەری هەڵسانی سێڵاو زیان بە خەڵک بگەێن هەل ئێستەوە بێ
بەری پێبژیرێ ئەبێ ڕێگەچارەیە ئەگەر کرا دیواری بۆ دروست کرێ ئەو کوێستانانەی کە لە بەهۆی بارانبارینی زۆر قورسەوە لە پڕێکا سێڵاوی بەرین هەڵەسێت ئەبێ هەلێ ئێستەوە هەوڵ بدرێت کە ڕێگە بدۆزرێتەوە کە شوێنی ئاوەکە بگۆڕن و خەڵک زیانی لێ نەبیرەوە کارێش ئەرکی دەوڵەتەوە دەوڵەت ئەبێ مەسئولێتی ئەوەی هەیە بێ حتمەن بیباتە پێشەوە. لە لایەکی تریشەوە نەکەر فقط لەوە ئێمە نابێ ئیتر خەباتەکەمان ماوەیەک بەردەوام بێت و دوای بخەوێ بەڵکو ئەوشێ ئەو خەباتە هەر بەردەوام بێ ئێمە ئەبینین ماوەیەکە کە بەشێک لە خانەنشینان تەبعاً بێدەنگن ئەو کاتی ئەوەیە کە خانشینان دیسان هەر لەسەر خەباتەکەی خۆیان بەردەوام بوون خۆ هیچ کامیانیان توانێت بە داخوازەکانیان بگەن. ئێمە نقشی بەرچاوی ژنان لە هەموو ئەم خەباتانە ئابینن ئەگەر وەکو فقط خەباتی ژنان بە تاکە فقط ژنان نەهاتوونەتە سەر شەقام بەڵام ئێمە بەشداری ژنان لە هەموو ئەم لە بەشی معلمانە لە مامۆستا لە خانەنشینانە کرێکارانە و لە زۆر شوێنەکانی ترا ئێمە جێگە و پێگەی ژنان ئەبینین و بەشێک بوون لەو خەباتە و ئەوە توانیوێتی سەرکەوتنی زیاتری ئەو خەباتانە مسۆگەر بکات بە بەشداری خۆیان و ئەوە پیشانەدا کە یەکگرتووی ڕەمزی سەرکەوتنە و لە داهاتوویشە ئێمە هەر بە یەکگرتووی ئەتوانین سەرکەوتن بەدەستبێنین. من خەریکم دێمە کۆتایی بەرنامەی ئەمڕۆ بۆ بەرنامەی هەفتەی ئایندا هەوڵەدەین بەرنامەیەکی باش لەلایەن هیوادارم کاکاکۆ بتوانێت بەشداری بکات پێشکەش بێ ئەوە ئازیز بکەن ئێوە شەروەتر لە ڕێگەی تەلەیفۆنەوە ئەتوانن پێشتریش پێیان بنێرن کە پەیامەکان زووتر بەدەستمان بگا 0046 7 26 16 764 پەیوەندیمان پێوە بکەن و پەیامەکانتان بۆ سەرە و واتساب لە ڕێگەی واتسابەوە بەدەست ئێمە بگەێنین حتمەن ئێمە زۆر خوشحاڵە بین و پەیامەکانتان ئەگوازێنیەوە. یەک دوو پەیامی تر هاتووە باچاوێکی لێ بکەم و بە ئێوەی ئازیز نازانم چەنێ ئەمە وایە وتراوە کە دەنگی من نهاتووە بەعزیزارێ بەڵام دوایی وتراوە کە دەنگەکە هەیە. لە هەر حاڵە هیوادارم توانی بێتم بەرنامەکە بەو شێوەیەوە پێویست بێت پێشکەش بێ ئێوەی ئازیز بکەم. تەبعاً یەک دوو کێشەی تکنیکی هاتە پێشەوە بەڵام ئەوە عادیە لە بەرنامەیەکی زیندوو ئەگەر کێشەی تکنیکیش بێتە پێشەوە ئەوە هەیەەوەی تر ڕێگەیەکی نییە بەڕاستی بەڵام ئێمە هەوڵەدەین تاو جێگە پێمانەکرێ ئەو بەرنامە بە شێوەیەکی زۆر باش بێنە پێشەوە و ئێوە ئازیزیش بتوان بەشداری لێ بکەن. دیسان وتم کاتم نەماوە هەتا دیدارێکی تر لەگەڵەوەی ئازیز و بەرنامەیەکی تر ڕۆژ شەوێکی خۆشتان بۆ باواتە خوازم.